لە شانزەی مانگەوە پرۆسەی سەرژمێریکردن لە عێراق و هەرێمی کوردستانە دەست پێ دەکات لە 2021دا قەدەغەی هاتوچۆ ڕادەگەیەنرێت. منەسمە لای شوانجەبار بەڕێوەبەری ئاماری سلێمانی کاک شوانەگە فەرمیتە ئێرە 2021 مانگ چی ڕۆیەت؟ تاوان پێش ئەوەی بڵێن 2021 ڕۆژانی 16 تا 19 شت ڕوئایش پرۆسی سەرژمێریەکەیە کە فۆرمی پرسیارنامەی ئەندامانی خێزان تۆمار دەکرێت کە لەو پرۆسەیەدا بژمێرەکە لە دەرگاکە دەدات ئەو بەڵگەنامەی کە دەخرێتە بەردەمی بژمێرەکە لەلایەن کەسێک لە ئەندامانی خێزانەکەیەوە گرنگ نییە هەمووی لەوێت تەواجدی هەبێ ئەو ڕۆژانە کە تەواو دەبێت پرسیارنامەیەکی ئاسان و سادەیە ناویان پەیوەندیان بە پێکاتی کۆمەڵایەتێکەوە چی ئەیان بەستێتەوە پێکەوە ڕەگەزیان ئەو بەڵگەنامەی کە دەخرێتە بەڕوو دەنووسرێت دواتر ئەچێتە قۆناغەکە ئەچێتە 2021 کە قەدەغەی هاتوچۆیە بۆی کەسانی کە ئەو ڕۆژەیە لەوێ نەبوو بێتن لە ڕۆژانی 16 تا 19 ئەو کاتە بژمێرەکە چێکیان نەکاتەوە و ئەگەر کەسێک لەدایک بوو بێ دەنووسرێت کەسێکیش وەفاتی کردبێ دەکوژێنرێتەوە بۆ ڕۆژانی 22 و بۆ 12 پرۆسەکە هەر بەردەوامە بێ بەڵام ئەم جاریان نەکەس تۆمارەکرێت نەکەس دەکوژێنرێتەوە نە بینایەکی زیاد دەکرێت ئەمە گرنگی ئەوە دەرەخات کە پرۆسەکە لە 16 تا 21 پرۆسەیەکی هەستیارە دەبێت تاکی کورد خێزانی کورد و بیری ئایندەی لەوایە بێ کە پرۆسی سەرژمێری گشتی دانیشتوان کەوتووەتە قۆناکێکی گرنگەوە بۆ داهاتووی کورد لە عێراقا پێگەی پشکی موازنەی هەموو شتێکی گرنگە. کاکشوان بۆ نوێ خەڵکی دارە سەربەخۆکانەوەکو ڕاپەڕین گەرمیان پێویستە کات ئەم کەسانە بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان بۆ شوێنی نفوسی خۆیان یاخۆدەوەی لە سنێمایش تۆمارەکرێن لە هەر شوێنەکە وەکو بە ڕێنمایەکانی سەرژمێری لە هەر شوێنێکی خاکی عێراقا هەیە بۆ تێ تو خۆت تۆمار بکەیت هیچ گرفتێک نییە کێشە نییە ئەوەی نیگەرانیەکی تیا هەبێ کەرکووک و ناوچەی جێناکۆکە کە مەسەلەن دەتەوایەتەکەیە لەبەر ئەوەی کە مادەی 140 جێبەجێ نەبوو تەطبیع نەکرا هۆکارێکەوەیە کە ئێمە نیگەرانێکمان بێ ئەی مەسیری ئەوانەی کە ئەو عەرەبانەی کێسە هاوردان لەوێدانراون یاخود ئەو کەسانی کە لە کەرکووکە دەرچوون چۆن حسابیان بۆ کرێ ئێمە هەدەفەکەمان زیاتر ئەوەیە وەکو هەرێمی کوردستان لەگەڵ پرۆسەیەکی سەرژمێریین بۆ هەرێمی کوردستان تا ئاستێکی زۆر بەرز بەڵام نیگەرانیمان زیاتر لە کەرکووک و ناوچەی جێناکۆکە کە ئێسش نەوەنەما لە ڕێگەی وەزیری پلاندانانەوە لە ڕێگەی سەرۆکی ئۆپراسیۆنەوە لە ڕێگەی و لیجانانی کە تایبەتن بە جێبەجەکار و ئەوانەی کە پەیوەستن بەمانەوە ئاستەکانیان گەیانوتە لانی پەیوەندیدا قیاداتی سیاسی ئەنجومەنی وەزیران ئەمە لە خیتابە با بڵێن لە مداوەلەیەکین و حکوومەتەکەی ڕئیس با بڵێن سوودانی نەوعەنما مرونەتێکی نواندووە بەڵام ئەوەی کە گرفتە بەلایمەوە لە دواتر لە دوای سوودانی کێ دێت عێراقی وەریەگرێ سیاست چۆنە ئەمە بابەتەکە ئێمە لە ڕزیاتر وەکو وەزارەتی پلاندانان ڕووە فەنیەکەی ئاڕاستەی ئێمە کراوە و لەو ڕووە فەنیەشەوە زیاتر بەرپرسین لی چەند تیم پرۆسی سەرژمێریەکە لە پارێزگای سلێمانیە لە پارێزگای سلێمانی تقریبان ئەوە کە ئێستا فۆرمی ئۆنلاین پێشکەش کراوە بە و کەسانی کە داوخوازیارن هەلیکاریان دەستکەوێت لە ماوەی مانگ و نیوەکە و مانگەکە ئەم پرۆسەیە تقریبان پێویستمان بە 7,000 کەس دەبێت کە بەشدار بێت لەم پرۆسەیە ئەوەی کە نیگەرانی کردوین 25,000 کەس تەقدیمی کردووە بۆ ئەم کارە و هەلی کارەکە تۆزە ئاستەنگی دروست کردووە بۆ دەرفەت لێرە پێوەر تۆزێ ئەستەمە کێدانرێ زیاتر خەریکین بەوەی کە لەم دوو ڕۆژە دەبێ ناوەکانیش ڕابگەینین وە لە ڕۆژانی 13 تا 15 داخلی خولەکانی توێ ڕاهێنانیان بکەین تایبەت بۆ کەسانی کە لە هێزە ئەمنیەکانە یاخۆ لە تەندروستیان لەوان لە 2020 مانگە ئەوان لە دەرەوە بن لە ئەرکابن بۆ ئەم بابەتە چی لەوانەکرێت لە ڕۆژانی 2021 قەدەغەی هاتوچۆ تەقریباً پلانێکی ئەمنی هەیە ئەو کەسانە ناگرێتەوە کە لە بەدەرن وەکو لایحەیەکمان پێدرێ بۆ نمونە سەحافەیە یاخود بۆ نمونە شەریکاتی نەوتە یا هێزە ئەمنیەکانن یاخود ئەو تیمەیە کە لە عێراق نزیکی 140,000 کەس بەشدارە بێت بۆیە لە پلانێکەیە قەدەغە هاتوچۆکە بۆ ئەو کەسانە با بڵێن نایانگرێتەوە لەبەرەوەی لە ئەرکان و لە بەرپرسیارەتیان ئیزافەتەن بۆ شوێنانەشی کە استراتیجێتی گەر مەسەڵەن دایرەی ئاو مەسەڵەن ئاو دابینەکە کارەبا دابینەکە ئەمانە دەبێت بە دەربن لەو پرۆسێ
واتەتوانین بەجێ خۆیان تۆمارکردنەوە؟ نەخێر هەر کەسانەوە کە من دەچمە ماڵەکان لە 2021 کارمەندەکە لێ دەپرسم ئەم کەسە بۆچی لە ڕۆژانی 16 تا 19 لێرە نەبوو ئێستا ژەر لێرە نیە دەبێمە بەڕێرەکەم پێڵێ لە با بڵێن هۆکارێکی لە ئەمرێ لە ئێرانە لە عملیاتێکەکە لە خستەخانەیە نەخێر دکتۆرە ئەو شتانە لە مۆبەڕێرەکە بۆیە تعدادی ئەم جارە زیاتر تعدادێکی نەزەری ناو دەبرێت. دەستپاس بۆ شوانجەبا بەڕێبەری ئاماری سلێمانی. بەڵێ ئازار خۆشەویستانەوەی کە گوێبیستی بوون پرۆسەی سەرژمێری لە 16 مانگەوە دەست پێ دەکات بەڵام قەدەغی هاتوچۆ لە 20 مانگەدا دەست پێ دەکات و ئەمە وا دەکات کە پێویستە سەرجەم ئەندامانی خێزان لەو دوو ڕۆژەدا لە ماڵەوە ئامادەییان هەبێت.